لە کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکانی کەرکووک کە لە بارگای مەڵبەندی یەکێتی لە ئاستی پەیوەندی حیزبەکان بەڕێوە چوو، باس لە چۆنیەتی یادکردنەوەی پرۆسەی بەناو ئەنفال کرا و تەئەکیدیش لەسەر کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرایەوە بۆی ڕۆڵی لە چاودێری دەسەڵاتی جێبەجێکاردا هەبێت. حیزبە کوردستانەکاندا هاوکۆکین کە پێکەوە ئەو یادە مەرگەساتی ئەنفال بکەینەوە لە شاری کەرکووکە. دووەم جەختەکەینەوە جاری کەرکووک حیزبە کوردستانەکان بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک کارا بکرێتەوە کە لە ئێستاە هەمومان دەزانن بوزەیەکی زەبەلاح و گەورە هاتوو بۆ شاری کەرکووک بە پێی مەعلوماتەکان و زانەرەکانی ئێمە. ئەو بوزەیە ڕەنگە هەم لە ناوچەی کوردنشین لەم شارە بێبەش بکرێ بە بەهۆی ئەوەی کەوە پێشتر خزمەتگوزاری بۆ کراوە، بەڵام ئێمە ئەمانەوەی ئەنجومەنی پارێزگارێکی کورد لە کەرکووکە هەبێ بۆەوەی وەکو ڕەقیبێک لەسەر ئەم بوزەیە کە ئێسەکە لە کەرکووکە هاتووە وەکو ترمەی ئەقالیمەکان بۆەوەی کورد و ناوچەکان بە یەکسانی هەموو شاری کەرکووک بتوانن لەی سودمەند بن، نەک تەنها ئەو شوێنانی کەوا ئێستاکان ئەوە خۆیان مەبەستیانە بەبێ ئەنجومەنی پارێزگار. هەر لە کۆبوونەوەکە باسی ئەو پێشێلکاریانە کرا کە ناو بەناو هێزانیەکان بەرامبەر بە هاوڵاتیانی کورد ئەنجامی دەدەن و ڕێکارەکانی کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خرایە بەرباس. لای خۆیەوە بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی هۆکارەکانی کارا نەکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ ناکۆچیەکانی نێوان پارتی و یەکێتی دەگەڕێتەوە. بەرپرسی پەیوەندیەکانی حیزبی شوعیش دەڵێت کۆبوونەوەکان گرنگن، بەڵام ئەوە گرنگترە کە بڕیارەکان بخرێنە بواری جێبەجێکردنەوە. بەنسبەت کاراکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێمان وایە تا پارتی و یەکێتی ڕێک نەکەون لەسەر ئەو بابەتە بەحەقەت ئەوە ناکرێەوە. ئەو پارێش کە هاتووە ئێستا بۆ خەڵکی کەرکووک بۆ شاری کەرکووک پارێکی زۆرە، پارێکی خەیاڵیە و ئەگەر کورد وجودی نەبێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەحەقەت ئەو پارێ زیاتر بۆ منتیقانە ئاچن کە کوردنشین نین و کوردیش لەمەیە زەرەر ئەبێت، چکە کورد ئێستا ئەوەی کە بڕیار دراوە زانیاری لا ئێمە هەبێت قسەی لەسەر کراوە ئەوەیە کە ئەو پارێ زیاتر بۆ جێگایانە ئەڕوا کە متەزەرر بوون لە شەڕی داعشەوە ئەو شوێنانی کە زیاتر خزمەتگوزاری پێنەگەیشتەوە بە حسابەوەی کە کورد لە ڕابردووە خزمەتگوزاری زۆر کراوە گەڕەکە کوردیەکان. بۆیە ئەگەر کورد وجودێکی فعلی نەبێت لەو لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورد هەمووی نەگەڕێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگا بەحەقەت ڕەنگە زۆربەی گەڕەکە کوردیەکان لەو پارەی کە هاتووە ئەمساڵ لە ساڵی 2019 بێبەش کرێت. خۆی بەداخەوە ئەم کۆبنەوانە لە جەوهەرا شتی باشن، بەڵام لە ناوەڕۆک و هەنگاوی کردداریە زۆر جار لە ڕاستی ئەو بڕیارانەی لەم کۆبنەوانە دەرەچن نابنە هەنگاوی کردداری بۆی کاریان لەسەر بکەین. ئەمە بەڕای من یەکێکە لەو گرفتانی کە پێویستە چارەسەر بکرێت. ئێمەی کورد لە بەردەمەوەیان خەباتێکی مەدەنی بەرپا بکەین لە کەرکووک، سیاسەتێک جیاواز لەوەی پێشووتر، سیاسەتێک کە بتوانین ئەو مافانەمان کە خوراوە بەدەستیان بێنینەوە. ئەو مافانەی ئێمە بەڕای من لە ڕێی تەنیا کۆبنەوە بەدەست نایەن. کۆبنەوە هەنگاوی یەکەمە بۆ ئەوەی کردار بکەیت بۆ ئەوەی بتوانیت مافەکانت بەدەستبێنیت. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر بەغداد بە بیانووی سەپاندنی یاسا دۆخێکی لە کەرکووک خوڵقاندووە کە حیزبە کوردستانیەکان و خەڵکی کوردی نیگەران کردووە. هاوکات ناکۆچیەکانی نێوان پارتی و یەکێتی لەسەر ئەنجومەن و دانانی پارێزگارێکی کورد بۆ شارەکە هێندەی دیکە ڕەوشی شارەکەی ئاڵۆز کردووە و هیچ ئومێدێکیش نابینرێت کە ئەو دوو حیزبە بۆ خاتری ئارامی کوردانی شارەکە بەرژەوەندی حیزبەکان وەلا بنێن و دۆخەکە ئاسایی بکەنەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.